بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه واتقوا الله إن الله تواب رحيم. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. ڕێزی تۆ بۆ من ڕێزی من بۆ تۆ یەک بۆ یەک پڕی ئارامی گیان بین هەموو بەهارێک بکرین لەمەوە. ئێستاش بەڵایەن زۆر بەڕێز دکتۆر شەزاد عەبدولواحیدەوە سیمینارێکی خێزانمان پێشکەش دەکرێت فەرمووەسە. قولوا هم دبرن بالله راشين ويك بس تخش بزرقة كلمة جانا شو أها بما بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. بيجو دزبو تاركم كم أخش كبريزا روسبي بربي كدسي بخيل نوي كردو أوي والله ومزاين ورقة كميد الزيوة وتم أوتسيا أو زارة سوما كركوشة بمناسبة بالا فوشي لكركوك أوي احتفال شي قورك رقعة شي قوري ليها والله مش ورقة كم دخين دو ولا بجرفان مناو دبينم خوش كيشي بريز أو هات شعري خين دوا الريق ورقة كيمنبو والله ميقوتم دايخ ورقة كنزي ما تو شعرهم ورقة كيمنبو ومن سلبو خلشي بازكم زاو خوش كبريز دوسي خالد قدرم خوا خيرد بندوسيتم خوش حالم كوا بخزمن ايوي خوش ويزا قم لبرا خوش كاندي هلا بزم زا ديرين حمد عادي محمود يقول بي مام زلال مش دبي برم والله هلا بزي انسان كديته هلا بزي براسي نازانيه مثلا صون مقابليان دانشيو دز بقسامك او قصبك لبروي بخوتان ما مصان براسي بخوتان بيشنغن بخوتان تاوساغي او كردستان والله ما وقسمتك اخوي وابو كبير من خزمتان دا لو كورو سيميناريكا دستي خالماني هلا بزو توري هلا بزي دستي خالمانو توري هلا بزا دروز اويان كردوا او سيميناريان ريخستوا امش يشيك بمدو بس داربواني وبخوش حالي وان شاء الله لخدمتان دادبم طبعا او حفتي
کە ناویان لێناوە هەفتەی بەختەوەری خێزان بەڕاستی ئەوەیە هەفتەی بەختەوەری خێزان بێ نەک هەفتەیەکیش بێ بەڵکو عمرمان هەر هەمووی لە بەختەوەری خێزان بێتن چکە بەڕاستی ژیان لە خێزان دەست پێ دەکا ئەگەر ئەو خێزانە بەختەوەر نەبوو تاکەکانی ئەو خێزانی هەستیان بە بەختەوەری نەکرد لە ناو ماڵ بەخوای لە دەرێ کاول دەبن وێران دەبن تووشی سەد گرفت و کێشە دەبن بەڵام تاکی ئەو کۆمەلگا ئەگەر لە ناو ماڵەکان و خێزانەکاندا بەڕاستی بەختەوەر بوون بەڕاستی لە دەرێش ئەو بەختەوەرە دەبەخشن لە دەرێش هەست بە بەختەوەری دەکەن و لە دەرەوەش ئەندامی چاک و پاک و ڕێک و پێک دەبن جا من ئەو جارە لەو محازەرەی کە بۆم حازرکردن لەو گفتوگۆیە کە بۆم حازرکردوون کۆمەڵک باسی کۆمەڵک بنەما ئەەکەم ئەگەر هەر خێزانێک لەسەر ئەساسی ئەو بنەمایانە دروست بوو بەڕاستی خێزانێکی بەختەوەر دەبیتن و بەختەوەریش هیچ شتێکە حەوداڵی هەمومان لە دوو حەوداڵین هەمومان لە دوو بەختەوەری حەوداڵین بەڕاستی و هەمومانیش حەوڵ دەدەین کە لە ناو خێزانەکانماندا بەختەوەر بین بەڵام بەختەوەری ئیدعا نییە ئەمن ئیدعای بۆ بکەم یا وەکو باران لە عەسمان بێتە خوارشتوان نییە ئەوە هەوڵی دەوێ هیمەتی دەوێ ئەوە کۆمەڵێک بنەما و ئوسوسە بەڕاستی دەبی جێبەجێ بکەین ئەوجا ئەو بەختەوەریە دروست دەبی لە ناو خێزانەکانماندا یەکەم خاڵ کە بەختەوەری خێزان دروست دەکا ئەوەیە تۆ کاتێک کە دەتەوێت ژن بینی یان خوشکێک دەیەوێت مرد بکە ڕۆژێک لە ڕۆژان دانیشتووە دەدەقە فکر لە خۆی بکاتەوە بابە ئەمن لۆژ نێدەینم ئەرێ خوشتی بەڕێز ئەتو کە مێردەکەی دەدەقە لەگە ژیانی خۆ دانیشتی لەگەڵ خۆ دانیشتی خۆیەک بکێ ئەرێ بابە ئەمن لۆ مێردەکەم ئەخە جوابی ئەو پرسیارە مەسیری بەختەوەری تو تەحقیق دەکاتن ئەتو دەبی بزانی برای عەزیزم بۆشن دەینی خوشتی گەورەم کە مێردەکەی بۆ مێردەکەی ئەخە ئەگەر هەدەفت دیار نەبی چۆن بە دوو شتێکی وێڵ دەکەوی شتی وێڵ سەرگەردانت دەکا دێکەواتە دەبی یەکەمی شت پێش هەموو شتێک ئەتو هەدەفێکی ڕوون و ئاشکرات هەبی لەو پرۆسەی کە دەستی پێ دەکەی کە پرۆسەی خێزان پرۆسەیەکی قورسە پڕ مەسئولیەتە پڕ ماندووبوون و هیمەتە ئەو پرۆسە گەورەیە بەبێ هەدەف کو دەبی ئێستا پێتا بڵێم کاکە ئەو مامۆستای بەرز ئەو قاتە جلت بۆ کردووە سەد حکمەتی ئەو قاتە جلم بۆ باز دەکا خوشی گەورم ئەو سەرپۆشت بۆ لەسەر کردووە بیسی حکمەتی سەرپۆشم بۆ باز دەکەی باشە ئەدی ئەو پرۆسە گەورەیە ئەو خێزانداریە نابی حکمت و هەدەفێکی هەبی نابی ئەتۆ شتێک هەبی کە لە پێناویدا ئەو پرۆسەی ئەنجام دەدەی جا زۆر گرینگە پێش هەموو شتێک ئێمە بەڕاستی تحدیدی هەدەفی خۆمان بکەین لە ژنهینانمان یاخۆ ئەو خوشکانە لە مێردکردنیاندا چکە ئەگەر بێست و ئەو هەدەفە دروست نەبی ئەتو بەڕێیەکی دروستدا ناڕۆی ئەمما ئەگەر هەدەفەکەت دروست بوو بەڕاستی ئەو ڕێی پێدا دەڕۆی دروستە لۆ چکە ئەو هەدەفەی کە دادناوە لە بۆی بچی ڕێک ئەو هەدەفەیە کە ژیانی بەختەوەردەکە کە خێزانی تو بەختەوەردەکە جا بۆیە بەڕاستی هەموو برایەکمان هەموو خوشکێکمان پێش هەموو شتێک دەبی هەدەفی ژنهینان و مێردکردنی لە ناو مێشتیدا هەبی لەبەڕۆی بزانی بەرەو چ ئاقارێک و بەرەو ئاڵستەیەک دەڕوە و ئەو هەدەفەی کە هەیتە دەبی هەدەفەکە شتێکی گەورەبی نەک شتێکی تافی و بچووک بیتن حیفە برێ وەڵا ئەمن لۆیش نێدەینە مامۆستا کوورە بێزار بووم لە ماڵێ لە تەنیایی وەڵی لۆی حەزم لێ شەریکەکی ژیان پەیدا بکەم ئەوە هیچ نییە ئەوە یان خوشکێک برێ وەڵی مامۆستا مردم لەمارە هەندی ئیشێ بکەم وەڵا لەبەر داکەم هەردێم برام لەبەر خوشک و براشنەکانم هەردێم هەم دێنەوە ماڵێ هەموو ڕۆژێ خوشکەکەم دێتەوە هەموو ڕۆژێ براشنەکەم دێتەوە مردم لە بەندەستیان لە خۆم دەسم مێردەکەم ئیسرحات دەکەم ئەمەی وەکی وان لەگە مێرد و ماڵ و منداڵی خۆم دێمەوە ماری بام ئەوە هەراتنە لە مەسئولیەت ئەوە هەدەفی بی قەت بەختەوەر نابی ئیتر زۆر هەدەفی بچووک و کەمان کە ئینسان لە ناو دڵ و زەین و فکریدا ئەوانە دەکاتە هەدەفی مێردکردن بەڵام حەقیقەتەن ئەوانە هەدەف نین لۆی بۆی بزانی هەدەفی حەقیقی ئەوەیە یەکەمین شت کە ئەتوو بەڕاستی خێزانێکی بەختەوەر و خۆشگوزەران و ڕێکوپێک دروستکەی لە ناو مێشکتدا دوو دەبی جیلێک پەروەردە بکەم ئەو مرۆڤایەتە لە بندەستی ئیسرحات کات کە دایکانی ئێمە خوشکانی بەڕێزی پێشینەی ئێمە بەڕاستی کاتێک کە مێردیان دەکرد یەکەمین هەدەف بوو منداڵێک پەروەردە بکە سەری داکوبابی برنکە سەری ئەو میلەتە برنکە سەری ئیسلامیش برنکە
زانە ئەم هەدەفە جوانەی لۆیە منداڵەکانی هەموو قیادە دەردەچوون، هەموو مەرد دەردەچوون، هەمووی ڕێک دەردەچوون، هەمووی نەزیب زادە دەردەچوون. ئەمن بۆیە ژنێ دەینم ئەو برا بەڕێزە فکر دەکاتەوە لەوەی محەسەن بم، لەوەی پاک و بێگەر بم، قەت چاوم بە ڕێکی تەمەشای هیچ کەسێک نەکە، خوشکێکیش کە مێر دەکا بۆی دوور بێ لە هەموو شتێک و شتێکی ناڕێک، بۆیە من مێر دەکەم. دەیکەواتە دەبی تۆ هەدەفە گەورە و عالیەکان کە خوای گەورە کردیتێ حیکمەتی زەواج ئەوان هەدەفت بی بۆ ئەوەی یەکەم بناغەی سەعادەتت بە دروستی بە ڕێک و پێچی لابنی. ئەوە یەک. دووەم، دەبی بزانی هەر کەسێک کە پرۆسەی زەواج دروست دەکا هەم مەسئولیەتی دنیایە هەم مەسئولیەتی قیامەتە. ئەلەو ڕۆژەی مامۆستایەکی بەڕێژی وەسی مامۆستا دائمی دێ ئەو کچ و کوڕەی لە یەکتر مارە دەکە، ئەلەو لەحەزەیڕە ئەو دوانە بەرپرسیاری خوا و قیامەتن. ئەلەو لەحەزەیڕە ئەلەو لەحەزەیڕە ئەو برا بەڕێزەمان پرسیاری لە قیامەت لێ دەکرێت، لە پرسیاری لە شەرەفی، لە ناموسی، لە نوێژی ئەو ئافرەتەی، لە حیجابی ئەو ئافرەتەی، لە هەڵس و کەوتی ئەو ئافرەتەی، لە قسە و باسی ئەو ئافرەتەی هەمووی لەو پیاوەی دەکرێت. و دەبێ ئەو خوشکەش بڕێ بزانیتن لە قیامەتدا لە هەموو کەم و کورتێکی ئەو پیاوەی لە قیامەتێ لەو ژنەی دەپرسرێتەوە. دەکەواتە دەبێ بزانی برایانی عەزیزم، خوشکانی بەڕێزم، ژنینان مێردکردن مەسئولیەتە. هەر ئەوە نییە ئەم وەڵاش دێدەین بۆچی فلیمە تورکیەکان لەگە مێر دەکەم پیاسەی دەکەم و دەستمە بە تەعمی و دێمە. ئەوە چیاوە؟ ئەوە خەیاڵ پڵاوە بۆمان دروست دەکەن. ئەمە دەبی مەسئول بین بەرامبەر ئەو عەقد زەواجەی کە دەیکەین. بۆی خوای گەورە ئەفەرمێ وەئەخەذنە منکم میثاقا غەلیظا. هۆ کچەکان، هۆ کوڕەکان، ئێمە لە ئێوەدا پەیمانێکی زۆر پتەومان لە ئێوە وەرگرتووە. کو ئەو پەیمانە؟ کو ئەو پەیمانە چی هەز دەکا بەو پەیمانە؟ ئایا کاتێک کە دەستی لە ناو دەستی خەسوورت دەنێی ئەو وعد و پەیمانەی لەگەر دەبەستی کە ئەو شەرەفە، ئەو ناموسە، ئەو کەرامەتە، ئەو کائینە، ئەو خانمە بپارێزی، فکری وا دەکەیتەوە؟ یان ئەو خوشکە بەڕێزە کاتێکەوە مامۆستا ئیجازەی زەواجەکەی لێ وەردەگری و باوکی یان کەسێکی لێ دەکاتەوە چین، ئەلەو لەحەزەدا فکر دەکاتەوە کە لە ڕۆژی قیامەتدا بەرپرسیارە بەرامبەر خوای گەورە لە هەموو شتێکی ئەو مێردەی. ئەو وەختی ئەتوو بەرەو سەعادەت دەچی. ئەگەر بزانی بەڕاستی ژنهێنان مەسئولیەتە، ئەگەر بزانی بەڕاستی مێردکردن مەسئولیەتە. ئەخە خوارەوە ژنهێنان و مێردکرد هەر ئەوە نییە ئەمە بچین بژین و منداڵمان ببین جا ئەو منداڵە سەری بە قەبری بابی کو گەورە دەبی کو گەورە نابیشتوان نییە. ئەو منداڵانە هەموو بەرپرسیارن ئێمە لە بەرامبەریان لە ڕۆژی قیامەت. ئەو منداڵە پەروەردەکردنیان، قسەکردنیان، هەستانیان، دانیشتنیان هەمووی مەسئولیەتی داک و بابە. جا بەڕاستی ئێمە ئەگەر زانیمان پرۆسەی زەواج هەر هەمووی مەسئولیەتە، لەگەر ئاستی مەسئولیەکان دەجوولەینەوە، لەسەر ئاستی مەسئولیەت دەجوولەینەوە، هەست بە مەسئولیەت دەکەین، هەست دەکەین کەوە بەڕاستی پرسیاری لێیە، قیامەتی هەیە، پرسیارمان لێ دەکرێت. بۆیە زۆر بە گرانی، زۆر بە ماقۆلی، زۆر بە ڕێک و پێچی تەعامل لەگەر ئەو مەسئولیەتەی دەکەین. جا بەڕاستی یەک دووەم بنامای بەختەوەری خێزان ئەوەی دەبی بزانن چ مێردکردن و چ ژنهێنان مەسئولیەتەکە هەم لە دونیایش هەم لە قیامەتیش. خاڵی سێیەم ئەوەیە، سێم بنەمای بەختەوەری و سەعادەتی خێزان ئەوەیە کاتێک کە قسمەتت هەستا و مێردت بە کەسێک کرد، یاخود برایە خوای گەورە قسمەتی هەستاند و خانمێکی بە قسمەت کرد، ئیتر تەواو دەبی ڕازی بێ بەو قسمەتی خوای گەورە، ڕازی بێ، ڕازی بوون بەو قسمەت بۆ قەدەرەی خوای گەورە سەتانەوهەتی ئارامی دڵ و ڕوحەکان دەدا. بەڵام ئەتوو لە خەیاڵی خۆت پیاوەکی ئەفسوناوی لە مێشتی خۆت ڕسم کردووە، کاتێک کە مێر دەکەی وەڵاو پیاوە دەرنەچوو ئەو زەوەرە قەلەق و پەلەق بە حتا تو ژیان دەبێت سەرێ. ئەو ڕۆژانە کو تەواو دەبن، ئەو شەوانە کو ئاودی و دەبن، ئەتۆ هەموو قەلەق بی. یان کوڕێک لە مێشتی خۆیدا خانمێکی تەسویر کردو ئاوابی ئاوابی ئاوابی. باو نوکتەشتان لۆ بجێرەوە جارێکی برادەرێکم وتی مامۆستا وەڵا ئەگەر پێ دەکرێت خانمەکەم لۆ ببینەوە، وتم بە سەر چاوان، گوتم چ شەرتت هەیە؟ هەر شەرتی ژمارد، هەر شەرتی ژمارد، دێی دوو سێ پێنج پازدە. وتم وەڵای ئەگەر کچی خۆمانی لە بۆ بینمەکەدا ئەو کچە نییە لاسەر عاردی، ئەوە لە چێ بینم؟ ئەمەڕا من ئەو هەموو مواسەفاتی هەبیتن. زە سوبحان الله.
يعني كرة كلمشي خوي تصويري آفرتك دكا كاتي كديهيني دبيني وادر ناسي سجيان دبتا قرتوفر دبتا قلقي دبتا نا آرامشتي وهانية براسي كأتو قسمتي هستا يترازي ببو قسمتي كرازي بي براسي دلد آرام دبي براسي دلد مرتاح دبي سبحان الله ما احتراماتهم لبوري أو خوش كان دلهم زوري أواني كتوشي خيانتي الزوجي دبن لنقطية كم رازي نبو بميردكي سبحان الله يعني أو كرة زي كتوشي خيانة دبي لقشنكي نقطية كمشنكي بدري خوينا هنا أو زور خطرة كاك رازي الحمد لله ما دام خوي قورة قدري وابو أو بياود بقسمت بي ما دام خوا قدري وابو أو آفرتت بقسمت بي رازي ببو قسمتي والله آرام دبي ألينا سعادتك دس بيدك أبو عثمان سمرقندي هي بياوشي صالح بو وقت خوي رحمتي خوي دبي بليدة برسم قربان سعمليك تيا بو عن الرزال وبي خوي قورة بو عملية خوش بي والله يك عملهم هي زور رزام واي خوي قورة بو ليم خوش بي قلت يانسيا قلت بيش 20 سال بيش استا فقيهم درسم دخن افرتك لكل معلومات توشم بو افرتي بيشتري هم حجاب بو قلت ابو عثمان لوناي بمهيني خير الدقاتي امش افرتك والله دمي باريس راوبم دمي محصنه بم ورا ابو عثمان مردي خواي بدا خواسم امي قلت مشي قلت يا مكسي فلاني ما والله تشمو مالي وقلت بابا ودايا افرتك مديتو وكان باشا بدلت برد والله قلت انا مديتو والله تشوين دا خوازي من كردو وقوسيانا وقوتي روجي بوچيني كلبواني انام يا رب العالمين او تسيا يا كمش دم تساوي همو خريكا برتسكي قروازي زور ناشيرن اشاليش طبعا قلتي والله زور ناخوش بولا بومن بلام ألو لحظة بريارم دا قلت خواي رازمة والله بقدري تو رازمة وتي والله باز صالي لقجيام باز صالي او دا دليناش كاندم والله 15 سال إلى جيان بيم نقول ناشيرني بيم نقول دم تساول لوا بيم نقول له دشري بيم نقول له فيض اللي قدم ما دام ناشيرن بقولوا دلي من البر والله بيم نقول حتى أوروجي بخم لنا وقبرمنا في أجر خوابه وعملهم لي خوش بي ذا خوش كاني بريزم براني عزيزم شرني أوي أتولدو دقري كتهم بتهوبي لنا ودلد بي شرني بابي خوم شرني هذا كواتر راسي بابو قسمتي كخوابو يداوي كرازي بي والله دلد آرام دبي والله بختور دبي والله حسب خوشي دكي أما أتوبلي والله أمو أسأمنا ومنا دويس أو لو بقسمتهم ومنا مزاني وهادر دسي داشي أو هابو خشي أو هابو لو بقوي أو هادر نسلو أو همو تيكا وليكا وتكبيرة جانت هالدكا خشي من والله جانت إبادة دكا بري عزيزم والله أو فكر كرنا وجانت إبادة دكا ديكا سيمي أساسي بختوري خزاني أو رازي بابو قسمة نسيبي كايتن كرازي بوي قد الشيطان ناتواني في الله ليبكا قد الشيطان روجك ناتواني خليس كد بيبا لوسكو بقدري خواي قورا رازي بوي خالي تسارم لا بنامكاني خزاني بختور أويا كبراسي جنمت حرمتي يكتر بقرن جنمت غيظ وقدر حرمتي قوري يكتر بقرن أخي والله أفراد كزاني بياوك حرمتي ناقري زاني قدري ناقري كاكا هزب بختوري ناكا بياويش أكا بزانيش ناكي براسي قدري ناقري غيزي ناقري حرمتي ناقري براسي هزب بختوري ناكا اسأل هوليري زماعتها كان بياندين تركمان لكن ما أنقو بياندين أنقو بمدرين هوليري بلام أما بواندرين تركمان بيشاندرين هوليري أمش لهوليري بياندرين هوليري كات أواني بزماني تركي خصان دكن لخانقين هنا لكركوتشيش هنا بلام يك صفاتي زواني أو قومتان بيبريم سبحان الله والله آفرتيان قد ميردي خوي ناشين توا والله ميردي وان هيرة والله هيرة والله وبالله بروجينا كي ميردت كوم قوري دكا يعني او ده قوري دكا دبوت او صفة زور زوانا يعني عفرن جن تزاني بياوكي هيرة بس والله زمينا كاتن والله نايشين تو بس بدخوة تزاني ايما هنده خشي ايما دقات برادرتي خوي هل بياوكي رصيد سفيدك يعني بياوهي ده سيجني خوي رصيد سفيدك لكن برادر كانت براي خوم خشي قورم والله اوانا في سعادة دفوتين اوانا بختورينا يلن ديك واتا انسان دبي براسيك ميردي كر يعني جني هنا تواو اتر او جنا دبي بياوكي لا قوربي
دەبی زۆر لە لای گەورەبی زۆر و ئەو پیاوەش بەڕاستیش نەکەی لە لا گەورەبی ئەگەر ئەو دوانە بەڕاستی ئەوان یەکتریان لە لا گەورە بوو قەدر و ڕێزی یەکتریان کرد وەڵای ئەو وەختی هەست بە ئاسوودەی و بەختەوەری خێزان دەکەن. خاڵێکی تر کە زۆر گرنگە خاڵی پێنجەمە ئەو ژنمێردە دەبێت سیقەی 100% بەیەک بکەن. یعنی بەڕاستی ئەوەی کە ئەمن جرگم دێشینیتن ئەوەیە دەبینی ژن پاسوەردی لەسەر مۆبایلی دانایە یان پیا و پاسوەردی لەسەر مۆبایلی دانە ئەوە کوا بەختەوەری کا سیقا. یعنی ئەگەر ئەو ئافرەتە سیقەی بە پیاوی خۆی نەکە پاسوەردی دانێ ئەوە چ سیقەیە لە بین ئەو ژنمێردەی. ئەگەر ئەو ژنمێردە ڕاست دەکەن یەکن یەک وجودن یەک کائینن دەبێ ئەستڵشتی شاراوەیان لە بینی نەبیتن ئەستڵ نهێنیان لە بین نەبی. ڕاستە مۆبایل تایبەتمەندی هەموو ئینسانێکە بەڵام ئەگە پاسوەردت دانە معنای چی؟ بە من برێ معنای چی پاسوەردی دادەدەیت؟ یعنی سیقەت بە پیاوەکە دیە یان ئەو پیاوە سیقەی بەش نەکەینێ بۆیە پاسوەردی دادەنێتن جا بەڕاستی هەڵە خاری گرنگ ئەوەیە کە ژن و مێرد سیقەی تەواویان پێ یەکترەبی. هەر ڕۆژێک سیقە لە بینی ژن و مێرد نما یعنی بەختەوەری نما یعنی خۆشی نما یعنی بڕوا بێتبوون نما. ئەوە زۆر گرنگە ئازیزانم. بەڕاستی دەبی پیا و سیقەی 100% بە ژنیابی و ژنیش سیقە و متمانەی 100% پیاوەکەبی ئەو وەختی دڵیان ئیسراحات دەکەن ئەو وەختی بەڕاستی هەست بە بەختەوەری و سەعادەت دەکەن. خاڵێکی تری خاڵێکی تری بنەمای بەختەوەری خێزانی ئەوەیە کە دەبی ژن و مێرد لەگە یەکتر ڕازگۆ بن. ئەنی بەڕاستی ئەوە خاڵێکی گرنگە. هەر شتێکت هەبوو خۆشە قەت لە پیاوت مەشارەوە هەر شتێکت هەبوو برای عەزیزم قەت لە ژنت مەشارەوە چکە ئەو شاردنەوە ئەو ناڕاستیە ئەو فێڵەیەکردنە ئەو درۆکردنە ماڵی وێران دەکات خۆشی ماڵێ نایەلیتن. ڕاستی زۆر گرنگە ژن و مێرد ڕازگۆ بن لە یەکەیەکتری کاکە ژیان ئەگەر دەتەوێت بە بەختەوەری بژی ئەگەر دەتەوێت بەڕاستی لە ماڵێ هەست بە سەعادەتی بکەی ڕازگۆ بە لەگە خێزانت و خێزانیشت ڕازگۆبی لەگەر پیاوەکەی خۆی. بەڕاستی ئەوە زۆر گرنگە. ئێمە فێڵ لە یەکتر دەکەین لە ماڵێ بۆی بەختەوەر نین بۆی هەست بە سەعادەت و بەختەوەری ناکەین بۆی فێڵ لەگە پیاوەکەم دەکەی پیاوەکەی لەگە ژنەکەی فێڵێ دەکات ژنەکە لەگە پیاوەکەی فێڵێ دەکات درۆ لەگە یەکتر دەکەن لۆی سیقە و متمانە نامینێ درۆش هەر ئاشکرا دەبێت درۆش هەر ئاشکرا دەبێت مستەحیلە پەتی درۆی وتیانە کورتە. جا بەڕاستی ئینسان لەوەی بەختەوەر بی دەبێت ڕازگۆبی لە ماڵەوە ئەو ژن و مێردە لەگە یەکتری. خاڵێکی تر ئەوەیە بەڕاستی دەبی ژن و پیا و گرنگی بە یەکتر بدەن. ئەخە هەر کاتێک وەڵڵاهی پیا و ژنی ئیهمال کرد ئەو ژنە ئەفەوتێتن. یعنی بڕۆ دڵی ئەو خوشکانە بکەوە لە هەر شوێنێک کە یەکەم خاڵ و گرەیی هەیە دەرەکە مامۆستا وەڵڵا پیاوەکەم ئیهمالی کردم. جا ئیهمالکردن چۆن؟ هەیە ئیهمالی دەکات لە نەفەقە و بەخێوکردن پیاوەکی ڕەزیل پیسۆ درینایە مەسرەفی ئەو ماڵ و منداڵێ بکە بەڵام ممچینە بە 5 وەرەق قەدەتە برادەرەکانی مەطعەم و داوەتیان لە بۆ دەکات. زۆر ئافرەت تەلەفۆنی کردە مامۆستا وەڵڵا بلای پیاوەکەم برادەرەکانی دەباتە دەرێ خۆشترینە ئەو خواردنیان دەداتێ بە وەڵڵا درینایە ئەو خواردنێ بیتەوە ماڵێ هەر ئەمە بەخێو ناکات زۆر بە زەحمەت پارەی دەدا ئایا جائیزە بچم لێ بدزم یعنی تخوا حەیب نییە بگاتە حەدێک ئافرەت فکر بکاتەوە بچی جیرفانی پیاوەکەی ببڕی. ئەوە چ کارە ساتێکە ئیهمالی ئەو پیاوەی لە بۆ ئەو ژنێ ئەو کارە ساتەی لێ دروست دەبی یان یان پیاو هەیە ئافرەتی خۆ ئیهمال دەکات لە قسەی خۆش ئەرێ لۆ کاکە لە دەرێ 100 سوحبەتی دەکەی پێکەنین خەڵک لە دەورەت قاقای دێ لۆ دەچێوە مارە دێر قوڕت بەدەوی درایە لۆ دوو قسەی لۆ خێزانت ناکەی. ئەخە خێزانیش تایبەتمەندی خۆی هەیە ئافرەت حەزی لێ قسەی لە بۆ بکەی کاکە ئافرەت حەزی لێ قسەی لۆ بکەی ئافرەت ناوێ بەستە مەشایکەی ناوێ دەوێت قسەی بۆ بکەی قسەی بۆ بکەی حەزی لێە لێ دەبینەوانی ئەخباری دەخینەوە ئافرەتن سەمبەقی قۆزی دەخینەوە هەرماندی نابن سبحان الله لۆ خوا ئەو قابلیەتەی دایتێ کە قسان بکە و جێ لە قسان ڕابگری ئەو پیاوە لە دەرێ قسە خۆش سوحبەت خۆش مەزیز خۆش بەڵام دەگاتەوە مارە ماندی و مردی تاقەتی نیو قسەی نەما ئێکاچی من ئەوە ئەو ئافرەتە هەست پێ دەکە ئەتو ئیهمالت کردیە لە قسەی خۆش عەتف و حەنان لە سۆز خۆشەویستی جا بەڕاستی هەر کاتێک پیا و ئافرەتی ئیهمال کرد سەعادەت و بەختەوەری لە ماڵی دەڕوە بالعەکسیش هەر کاتێک ئافرەت پیاوی ئیهمال کرد سەعادەت دەڕوە. بەڕاستی پیا و ئیهمال بکرێ کارە سات ئەم دەژێکەیە ژن هێمە احتراماتم لە بۆ خوشکانی بەڕێزم هیچ گرنگی بە پیاوەکەی نادا
هیچ گرنگی بە حەست و شعوری پیاوەکەی نادا، هیچ گرنگی بە ئیحتیماماتی پیاوەکەی نادا. ئەخزانیت ئەو چەند حاڵەتێکی سلبی و ناخۆش دروست دەکاتن. دەکەواتە ئەو ژن و مێردە بەڕاستی دەبێ ئیحتیمام بە یەکتر بدەن، ئیحتیمام بەو حەز و ئارەزوانەی بدەین کە هەیتیان، ئیحتیمام بە کەسایەتی یەکتر بدەن، ئیحتیمام بەو شتانە بدەن کە لە ماڵە سەعادەت و بەختەوەری دروست دەکاتن. خاڵێکی تری لە بنامەکانی سەعادەتی خێزان ئەوەیە کە دەبێت بزانین ژن و پیا و یەک نییە. یعنی ئەوە زۆر زۆر کارە ساتەوە بزانی ژن و پیا و یەکە. لۆیە مەعلە ئەسەر هەندێک ڕێکخراو هەن بەڕاستی دەزانی چ فێرە ئافرەتان دەکەن ئەوەیە کە تەمەڕوت بکە بەرامبەر پیاوەکەی، کە عینادی بکە، برێ ئەمنیش هەم خۆ بابە خۆ نەمانگو ئەتونی بەس ناکرێت لە ماڵێ دوو مدیر هەبی، نابی بابە هیچ دائیرەکتان دیتە دوو مدیری هەبی یا مدیرەکە و معاونەکە. ئەخە ئەو پرۆسەی خێزان دەبێ یەکێکی گەورە تێدابی، ناکرێت ژنەکە برێ ئەمش عینەوەکی پیاوەکەمە هیچ فەرقم نییە کاکەوە زۆر کارە ساتە. ئەو دروستکردنی سراع لە ناو ماڵێ، ئەو دروستکردنی حڕیەتی ناو ماڵێ، ئەوە ماڵ کاول دەکاتن، ئەوە ماڵ وێران دەکات. دەبێ بەڕاستی ئەو ئافرەتە بزانێ و ئەو پیاوەش بزانێ ئەو پیاوە ژن نییە، ژنیش پیاو نییە. ئەو ژنە کۆمەڵە خەسائیسی خۆی هەیە، پیاوەکەش کۆمەڵە خەسائیسی خۆی هەیە. کاکە ئەوانە تەواوکەری یەکترن، نەک برێ وەڵای یەکە. جا هەندێک پیاو دەبینی ئەوەی وا لە ژنەکەی دەکاتن کە ئەنەمە پیاوە، کاکەوە ژنە بە قوربانەوە ژنە. ئەتو چ دەڵێ ئەوە خۆ ئەتونی ئەو فکرکردنەوە یان ژن هەندە زاران شتی وا دووە لە پیاوەکەی دەکە کە ئەنەمە بەخۆی پیاوە بابەوە نییە. بەخوای وانە دەبێت زۆر باش بزانین کە ژن خوا دروستی کردە بە ژناتی لەبەرەوەی هەدەفێکی هەیە، وەزیفەیەکی هەیە، بەو ژناتی جێبەجێ دەبی. و پیاویش خوا دروستی کردە بە پیاوەتی، وەزیفەیەکی هەیە و هەدەفێکی هەیە، ئەوها تەحقیق دەبێتن. هەردوو چەند تەواوکەری یەکترن، بە هەردووکان دەبنە یەک، نابنە 11، بە هەردووکان دەبنە یەک. زابڕاستی زۆر گرنگە هەم پیاو تەمەشای ئافرەتەکەی بکە و ئافرەتە و هەم ئافرەتیش تەمەشای پیاوەکەی بکە ئەو پیاوە. نەک لێیان تێکەڵاو و پێکەڵاوبی کە تێکەڵاو و پێکەڵاو بوو بەخوای سەعادەت و بەختەوەری لەو ماڵی دەڕوە. کەنجی ژن گوتی ئەتو چی؟ ئەتوی ئەمنیش ئەمنم بابە و شەڕە خۆچانەی نییە بابەکەی. ئەوە لە ماڵی ئێمە دەمانێت دابنیشین، بەخۆشی بژین، بە بەختەوەری کە ئەتوو وە بزانی ئەتوش پیاوێ دەبێت چمە لە مارە ئەم زیادمە من دەڕۆم باشە. عینەن پیاویش ئەگە خۆی کردە ژن لە ماڵی ژنەکە نایەوێ. حاوت ئەو خوشکانە لێیان بپرسن پیاو حەز لە ژن حەز لە پیاوی ژنانی ناکە، حەز لە پیاوی مەرد دەکە، حەز لە پیاوی پیاو دەکە. ئافرەت ناخی وایە ڕچی لە پیاوێک دەفتەوە خۆی بکاتە ژن، ڕچی لێ دەفتەوە. بەڵام کەنجین ئەو پیاوە مەرد بۆ ئەوجا ژنەکە دەیهەبێت لۆ چکە ئەو ژنە سەردارێکی دەوێت، حیمایەکی دەوێت، پارێز کەسێکی دەوێت بیپارێزی. ئەگە بزانێ ئەو پیاوە بوویتە ژن ناتوانی بیپارێز، ڕچی لێ دەفتەوە. کەواتە ئەو وەختی بەڕاستی سەعادەت و خۆشی لە ماڵ دروست دەبی ئەو کاتەی پیاوەکە پیاو بێ و ژنەکە ژن بێتن. خاڵێکی تری بناماکانی بەختەوەری خێزان ئەوەیە کە بەڕاستی ژن و پیاو بزانن مشکلەکانی خۆیان حەڵکەن. تاوان محاضرێکی خۆشم حاضر کردووە ئیشاڵڵا لە کفری دەیدەم سبەینێ تقریباً 16 خاڵە. لەو 16 خاڵەی باسی ئەوە دەکەم چۆن کێشکە سەر دەکەیت، چۆن ئەوە زۆر گرینگە. هەیە وەڵڵی کێشەکە زۆر بچووکە بەس کۆ نازانێ حەلیکە گەورەی دەکە هەموو خەڵکی لە کۆ دەگەێنی. هەشە سبحان الله چکۆ عاقڵە و لێ دەزانێ مشکلی حەلکە گەورەترین مشکلەی خۆی بە بەسیتی حەل دەکە. ئەو زۆر میمە ئێمە بزانین چۆن کێشەکانی خۆمان حەل دەکەین. ئەوە خێزانتە تووشی کێشەکە لەگەڵ کێشەکی چۆن لەگەری حەل دەکەی. ئەو خوشکە بەڕێزە لەگەڵ پیاوەکەی کێشەیەکی هەیە چۆنی حەل دەکە. ئەوە زۆر گرینگە. بەڕاستی ئەوە علمێکە، ئەوە فەنێکە پێویستە بزانین چۆن کێشەکانی خۆمان حەل دەکەین. جارێ یەک نوقتەی زۆر مهم کێشە ئەگە چۆ دەرێ گەورەتر دەبی. دەبین خوشکە کێشە هەیە لەگە پیاوەکەی باشە یەکسەر دەچی داچی تێدەگەینی، بابی تێدەگەینی. ئەوانە پێک دێنەوە داکو بابی ڕچیان لە زاواکەی دەیمەڕێنن لۆ چکە لەگە کچیان خراپ بوو. ئەگە باسن نەکرد با خوشکم ئەو خەزوریشم لێ تووڕە نەدەبوو. دێکەواتە کێشەکە برتە دەرێ گەورەترت کرد، حەڵکردنی زەحمەت بوو. جا بۆیە بەڕاستی زۆر گرنگە یەکێک لە ئەساسیەکانی بەختەوەری خێزان ئەوەیە کە بەڕاستی کێشەی خۆمان نەبەینە دەرێ و بزانین کو کێشەکانی خۆمان حەل دەکەین. خاڵێکی تر کە ئەوە زۆر گرنگە هەر کاتێک ژن و مرد لۆیان بە دیارکەت کە هیچ کێشیان غەڵەتە هیچ شەرمی بەخۆ نەبی ئیعتراف بکە و غەڵەتەکەشی چاکە.
ئەلێرە بەختەوەری دەست پێ دەکە ئەلێرە خۆشی خێزان دەست پێ دەکە کاتێک ژنمێت کێشەیەکیان بوو پاشان لەو کێشەی حەل بوو بەڵام حتمما یەکەیان تاوانبارە یەکیان گوناحبارە یەکیان غەڵەتەکەی کردو کێشەکە دروست بووە ئەگەر چ ژنەکە چ پیاوەکە ئاعترافیان گوتیان وەڵای ڕاستەکە ئەمن غەڵەت بووم ئەو غەڵەتەی خۆم چا دەکەم بەوەڵڵا ئەو ماڵە هەموو کات لە خۆشی و سعادەت و ئارامیدا ئەمە ئەگە پیاوەکە شەرمی بەخۆ بوو ئاعتراف بکە بەرامبەر ژنەکەی ژنەکەش پێی عوزب بوو کەوە ئاعتراف بکە غەڵەتە بە حەیاتی خۆشی لەو ماڵەی نابینی لەبەرەوەی ناکرێ هەر بە خۆیان بەڕاست بزانن و کێشەکانی تەفاقم بکە و ڕۆژ بە ڕۆژیش گەورەتر بیجا بۆیە هەر کات ژنمێت مشکلەیەک پەیدا بوو مشکلەکە ئەگەر ئاعترافیان کرد خەتایکیانە بەڕاستی ئەو کێشەیە بە ئاسانی حەل دەبی و ئەو ماڵە ئارامیشی لە بۆ دەگەڕێتەوە خاڵێکی تری ئەساسی بەختەوەری خێزان ئەوەی کە ژن و مێرد هاوکار و پشتیوان یەکتر بن یعنی ئەو پیاوە یارمەتی ئەو ژنەی بدە ئەو ژنش یارمەتی ئەو پیاوەی بدە زۆر گرینگە ئێمە خۆمە پێمان شەرم نەبی کە یارمەتی ماڵ و منداڵی خۆمان بدەین وە ژنیش بەڕاستی ئەو وەختی ژنە و گەورەیە کاتێک کە پشتیوانی پیاوەکەی بوو ئەوەیە بەڕاستی ئەلێرە بەختەوەری دروست دەبی لۆیە لە هەر پیاوێک ئەگەر گەورە بوو لێی بپێسەوە وەڵڵاهی ژنێکی عەقڵی لە پشتە ژنێکی مردی لە پشتە لۆی ئەو پیاوە گەورە بووە و هەر ژنێکیش گەورە بوو بزانە پیاوێکی مردی لە پشتە بۆیە توانیتی ئەو ژنە گەورە بکاتن لێکەواتە ئەوانە بە یەکتر گەورە دەبن بە یەکتر عەزیز دەبن بە یەکتر دەتوانن بە مەنفعەت و بە ئیستیفادە بن لەناو خۆیان و لەناو کۆمەلگاش بەڵام هەر کاتێک کە دیتر پیاوێک وێران بوو حتمما ژنێک وێرانی کردووە و هەر کاتێک دیتر ژنێکی وێران بوو حتمما پیاوێک وێرانی کردووە لێکەواتە بەڕاستی ئەو ژن و مێردە ئەو وەختی دروست دەبن کاتێک پاڵپشتی یەکتر بوون کاتێک هاوکاری یەکتر بوون لە هەموو ئیش و مەشروع و هەموو هەدەفەکانیان بەڕاستی ئەو کاتێ ئەو دوانە دەبنە دوو عنسری زۆر فعالە بۆ بەختەوەری یەکتریان ئاخر نوقتە کە باسی بکەم ئەویش ئەوەیە سیاستەکەی پێدێن سیاسەتی تەغافول ئەوەیە کە بەڕاستی پیاو هەموو شتی لە ژنی نەدوورتەوە ئاو بە وردەی بدوورتەوە وە ژنیش هەموو شتی لە پیاوی نەدوورتەوە چکە ئەوە ژیان ناسە سەرێ ئەو ژنە بێ دابنیشی هەموو شتێکی حیساب بکات لەسەر ئەو پیاوەی ئەوە ژیان تاڵ دەبی بابە وە پیاویش هەموو شتێکی لەو ژنەی لێی بدوورتەوە ئەوە تاڵ دەبی ئەوە چوومە لەگە مامۆستایەکی چوومە سولحێکی بەینی ژن و مێردەکی وەڵا ئەمە دانیشتین و الحەقیقەکە زۆر ڕێزی مەیگرت و منداڵیان نەبوو بوو هەر ئەوە بوون جارێ هەر بوو کوزاوا بوون وەڵا دەی دانیشتین وەڵا ئافرەتەکە هات قایمەکی هینا 36 عیبی پیاوەکەی نووسی بوو جا گوتم ئەوە 36 ڕۆژی پێدەوێتە بە سولحی دەکەیت چاوەکەم کورتی کەنەوە لەڕێ ئەو خودایی جا ژن نابێ بەڕاستی ئەوە بە ورد بێ یعنی تو معقولە ئەو پیاوە کورە غەڵەتێکیش دەکا و عەسەبیش دەبی و قسەچی لە دەودێتە دەرێ بەڕاستی سیاسەتی تەغافل یعنی جێنەدان ئیهمالکردن بەڕاستی ئەوە بەختەوەری دروست دەکات بەڕاستی پیاویش وایە پیاویش نابێ ئەوەندە ورد و دریژبی لەگە ئافرەتەکەی هەر جێژ نەداتێ قسەکی لە دەو هاتە دەرێ غەمەکی هەبوو تووڕە بوو ئینفعالێکی کرد بڕۆ دەرێ هەل ڕاست لە مێشتی خۆی بەدەرێ قسەکەی لە بیرکە کە ئەو هات کرد بەڕاستی بەختەوەری دروست دەبی ئەمما بە ورد و درشت هەموو لەبێ لۆ دووری بیتەوە وەکی دوورمانی ورد داوەکو دەبی ئەمن بێمەوە ماڵێ وەرە ژنێ ئەو هات گوت ئەو داکرد ئەوای گۆر خۆش کرد ئەوای گوت بر ئەو ژیان تاڵ دەبی و عینەن پیاوی ژنیش بەڕاستی ئەو سیاسەتە زۆر سەعادەت و بەختەوەری دروست دەکە لە ماڵ کە دەخاف ئیهمال بکەی یەکتری ئەوەندە زۆر شتی ورد لە یەکتری نەهونینەوە و گەورەی نەکەین توادارم ئینشاءڵڵا ئەو چەند بنەمایانی کە گوتم هەرچەندە زۆر باون بنەمایەکان بەڵام ئەوەندە بنەمایانە زۆر بنەمای ئەساسی بوون کە بەڕاستی ژن و مێرد بەختەوەر دەبن لە ژیانی دنیادا زۆر سوپاس بۆ جێراگرتتان خی گەورە موفقتان کە هیوادارم ئینشاءڵڵا خی گەورە ژیانێکی بەختەوەری و خۆش بە قسمەت هەموو لایەکمان دەکاتن وصلی الله على محمد وعلى آل محمد وعبد الوهاب قيدنا عبد الوهاب وعبد الواحد يكندي